چەند زانیاریەک لەسەر لەشی مرۆڤ بەشی سێم. بە شێرپەنجەی خوێن دەوترێت لۆکیمیا واتە خوێنی سپی. ئەگەر مرۆڤ چاوێکی لەدەست بدات ئەوە 1 لەسەر 5 توانای بینینی لەدەست داوە. مرۆڤ ئەتوانێت 10,000 جۆر بۆن لە یەکتر جیا بکاتەوە. بچووکترین ئێسکی لەشی مرۆڤ لە گوێچکەیدایە. لەشی مرۆڤ لە دوای 40 ساڵیەوە بەرەو پوکانەوە دەچێت. ئەگەر بە هەر هۆیەک بێت جگەر لە ئیش بکەوێت مرۆڤ 8 بۆ 24 کاتژمێر دەژی. سەری پەنجە و زمانی هەموو مرۆڤێک لەگەڵ مرۆڤێکی تردا جیاوازی هەیە. نینۆکی دەست و قاچی هەر مرۆڤێک بە شێوەیەکی ئاسایی هەفتانە 0.5 ملیم درێژ ئەبن. درێژی بڕبڕەی پشتی مرۆڤی پێگەیشت و 70 سانتیمە. بڕی خوێن لە لەشی مرۆڤێکی پێگەیشتوودا 5 بۆ 6 لیتر خوێنە. مرۆڤ کاتێک دەمرێت خانەکانی مێشکی دروست نابنەوە. ڕۆژانە خوێن لە ناو دەمار و ملوولەکاندا 168 ملیۆن میل دەبڕێت. قەبارەی لووت و گوێ بە گەورەبوونی تەمەن لە گەشە ناوەستن. ژمارەی خانەکانی مێشکی مرۆڤ 13 ملیارد خانەیە. پێڵوەکانی چاو لە خولەکێکدا بە شێوەیەکی ئاسایی 25 جار ئەتروکێ. مێشکی مرۆڤ لە بەشێکی زۆر ئاو پێک دێت. مێشکی مرۆڤ ڕۆژانە پێویستی بە 1000 لیتر خوێن هەیە تا ئیشەکانی ئەنجام بدات. خێرایی کۆکەی توندی ناو لەشی مرۆڤ کە هەوای ناو لەش فڕێ ئەداتە دەرەوە خێراییەکەی زۆرترە لە خێرایی دەنگ. درێژی ئێسکی بازوو واتە مەچەکی هەر مرۆڤێک یەکسانە بە درێژی پێیەکانی. کێشی ئێسکەکانی لەشی هەر مرۆڤێک لە 16 کێشی جەستەی ئەو کەسە پێک دێنێت.